سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆوە دەبینەوە میوانی ماڵەکانتان بە ئومێدی ئەوەی بەرنامەی ئەم جارشمان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و پاشان سوودی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەم ڕۆژ دەمانوێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تۆی هاوڵاتی ئەم مانگە پیرۆزە چی بە تۆ بەخشیوە یاخود چی بە تۆ دەبەخشێت. هیوادارین پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بێت کە مانگی پیرۆزی ڕەمەزان سوودێکی باشی بە مرۆڤەکان بەخشی بێت، هەم لە ڕووی ئارامکردنەوەی ڕۆحەکان و هەم لە ڕووی تەندروستیەوە، هەم لە ڕووی ڕزق و ڕۆزیەوە، هەم لە ڕووی ئەو پێداویستیانەی کە بێداویستی مرۆڤن. بینەرمان بن بابزانین پەیامی هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە چییە و ڕەمەزان چی بەوان بەخشیوە. ئەم مانگە مانگێکی مبارەکە، مانگی لێبوردنە، مانگی حەچی شتێک لە ئینسانەتیا کە تەسەووری بکە بێتە دی لە مانگایەتە دی. ئاگات لە بوون و نەبوونی خەڵک بێت. ئاسوودەیی پێبەخشیوە. والله ئەوەنا ئارامم بە حیاتمە ئارام نەبوو. هەموو مانگی ڕەمەزانەوە. زمانێکی پیرۆزە و زۆر خۆشەویستە لەلامە. یعنی دکتۆرێکە خۆی بۆ خۆی ڕەمەزان بەڕاست. با لەخوا بەزای سام مزگەرە خۆر مزگەرە ناخۆم سەحاتم زۆر باشە. ئیسراحەتێک بە مەعیدە دەکەی لە مانگەکە یانزە مانگە خۆی بە مانگێک ئیسراحەت دێ. چەنە هیلاک ئەبی بە ڕۆژۆکەوە، یعنی گەرما دەبێت تونی دەبێت کە ڕۆژوشکنی هیچ هیلاکی و نامێنێ دڵ خۆشە بێت. لە ڕێی تەندروستیە تۆ چەند ژەمێ خۆل لە خواردنەوە ئەگریتەوە لە چەورە زیان بەخشەکان، خواردنی تەندروستە خۆی ئیسراحەتتری. بە ڕۆژە ئیشی ژەکەم و بە ڕۆژیم ئەلحەمدوللا و تا ئیتر بە خیاڵیشمان هاتووە. نعمەتی خوای گەورەیە. سەوتی ڕەمەزان ڕۆژم زۆر باش کە پێشەوە نەخۆش مەعیدە و شمیشە. سەوتی ڕەمەزان بە ڕۆژم باشتر. وتی بە ڕۆژم جواب نایەوە. پێش ڕەمەزان بگرە زۆر ناڕەحەت و مەسام چەند ڕۆژەکە بە خێر و خۆشی ڕەمەزاناتۆ زۆر لەش و لارم ئیسراحەتیش پێ بەخشین. وەڵامانی ڕەمەزان هەموو وزەیەکی خۆشی و چاکی و نعمەتی خوای گەورەیە، ئەوەی بە من بەخشیوە. تۆی خۆشحاڵ کردووە زۆر. هەستەکەی لە ڕووی تەندروستیەوە تەندروستی بەرەو باش ڕۆشتووە. زۆر بەرەو باسی تەلاویحەکان زۆر خۆشە، ئەو ڕاضەیەکە و زۆر خۆشە. نعمەتی خوای گەورەیە. پەیامەکەت هەیە بۆ موسڵمانان؟ وەڵام من پەیام بۆ موسڵمانانەوە ئیشاڵڵا دوعای خێرکەن کە ئەم میلەتی کوردە سەرکەوتووکە لەم شەڕ و شۆڕە بمان پارێزی ئینشاڵڵا، دوعای بە خێرکەین و ئەم زلوفەمان لێ تێک نەچێت. مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە تۆ بەخشیوە؟ وەڵای مانگی پیرۆزی ڕەمەزان ئەلحەمدوللا هەموو شتێکی بە من بەخشیوە. مرتاحی لەگەڵ ڕەمەزانە؟ والله لەخوا بەزای ئەو نە مرتاحم ئەو نە ئیسراحەتم حەمد و سەنا بۆ خوا ئەو نە خۆشە مانگی ڕەمەزان حەزاکە مانگی ڕەمەزان بڕوا. هەستەکەی لە ڕووی تەندروستیەوە تەندروستی و باش. زۆر باشم لە ڕۆی تەندروستیەوە زۆر باشم. لە ڕۆی ڕۆحیەوە هەستەکەی زۆر ئارامی. هەر زۆر ئاما ئیشیش بەکەم بە ڕۆژە بابزانی بە ڕۆژە ئیشی ژەکەم و بە ڕۆژیم ئەلحەمدوللا و تا ئیتر بە خیاڵیشمان هاتووە. پەیامێکت بۆ خەڵک هەیە؟ وەڵڵا پەیام بۆ خەڵکەوەتانی خەڵک بە ڕۆژوو بێ و مانگێکی پیرۆزە و لە دەستی دەرەچێ و دوایە قەرزارە بێ و پەشیمانە بێتەوە. ئەگەر لە تۆ بپرسم مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە تۆ بەخشیوە؟ ئارامی و سەبر. سەبری ببەخشیوێت؟ ئەی لە ڕووی تەندروستی وەستەکەی تەندروستی و ساخە سوپاس بخوا. زۆر سپاس خوداکەم، زۆر تەندروستم. لە ڕووی ڕۆحیشەوە ئارامیت؟ بەڵێ. بەڵام ئەم قەیرانە دارانیە نەئارامی کردم. بەڵام عیبادەت ئینشاڵڵا هیوادارین کار نەکاتە سەر با بڵێن قەیرانی دارایی کار نەکاتە سەر عیبادەتەکانمان، چونکە عیبادەت پەیوەندی بە پەیوەندی خوا و عەبدەوە هەیە. بەتەئکید وایە. ئەسڵەن ناخۆشە قەیرانی دارایی، بەڵام هیوادارین زۆر تاڵە قەیرانی دارە. نەبوونی زۆر تاڵە ماوەستا. پشمان بەرکەوتووە لە خەم منە بێداوە شتێکە گەورە ئەم چارەسەر هیوادارین خوای گەورە ئەم قەیرانەمان بۆ چارەسەر کات ئینشاءڵڵا. پەیامێکت هەیە بۆ خەڵک؟ داواکارم لە هەموو کوردان خۆ ڕاگر بن، بەڵکو خوای گەورە ڕەحممان پێ بکات. مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە تۆ بەخشیوە؟
وڵی گەر تۆ لە ڕاستی بڕۆیت هەموو شتێکی پێ بەخشێت لە قەزی دین و لە قەزی ئەخلاق و لە قەزی ئەمانەوە مانگی ڕەمەزان مانگی پیرۆزە. هەست ئەەکەی لە ڕووی تەندروستیەوە تەندروستی و باشە؟ والله زۆر زۆر شکاوی کە بە ڕۆژوو بی دامی خوا تەندروستی زۆر لەوە باشترە کە بە ڕۆژوو یعنی ئەمە بە پێوەی پێشین بێت ڕەمەزان هەموو دووشەمە و پێنجشەمەی هەر بە ڕۆژوو بێت. لە ڕووی ڕۆحیەوە هەستەکەی ئارامیت؟ ئارە والله زۆر زۆر ئارە والله. پەیامەکە دەیە بۆ موسڵمانان؟ واللهی پەیام ئەوەیە ئینشەڵڵا ئەو خوشک و برانی ئەوانەی کە بە ڕۆژوو ناون ڕوو لە دیانەت ناکەن بگەڕێنەوە بۆ لای خوا بۆ بەرنامەکەی پێغەمبەر و خوا. ئینسانیت بڵێن ئەوەی کە قەدری فەقیر و هەژار بزانی برسێتی بزانیت هەم بۆ تەندروستی لەشت. فێری کردووی کە ئاگاو لە خەڵکانی تر بێ بەهۆی برسێتی توونەتی ئاگات لە بوون و نەبوونی خەڵک بێت. لە ڕووی تەندروستی وەستەکەی تەندروستی و باشە چاکە زۆر بۆ تەندروستی زۆر چاکە هەن تەندروستریت. لە ڕووی ڕۆحیە وەستەکەی ئارام دەکاتەوە؟ زۆر ئارامە ئەو پێ بەخشێت کە ئەگەر مقابلەکەت هین ئێستا بۆ نمونە لە پێش منەوە کوڕێک چوو بە گشتێکێکە وتی بە ڕۆژم جواب نایە. ڕەمەزان هۆکارێکە بۆ ئارامگرتن. ئەوە ئارام و پێبەخشە کاک ئەوە شتێکە کە خوا ئەداتێ لەو مانگە. پەیامێکت بۆ موسڵمانانەیە؟ وەڵاهی تەنها لە مانگی ڕەمەزانە ئەوانەی کە توانیان هەیە چاویان لە خەڵکی فەقیر وەژار بێ یارمەتی خەڵکی فەقیر وەژار بن. ئاسوودەیی پێبەخشین. بەڵێ بە ڕوخسارتەوە دیارە. خوا بەسیایدی باشە ئەی هەستەکەی لە ڕووی ڕۆحیەوە زۆر ئارام دەکاتەوە؟ بۆ وجوم زۆر باش. لە ڕووی تەندروستیەوە هەستەکەی تەندروستی و باشە؟ تەندروستی زۆر چاک چارەسەری نەخۆشین تەکە. هەست ئەەکەی فێری ئەومانەکە ڕەمەزان کە سەبر و ئارامگربین لەسەر هەموو شتێک چونکە ئێمە ئارامەگرین لەسەر ڕۆژوەکە لەسەر شتی تریش سەبرگرین. ئەمە خۆی وەکو چۆنەڵێ مەدرسەیەکە بۆ سەبرگرتن. ئینسان چۆن سەبرەکە 16 ساعات وردەیە بە ڕۆژووە بێت تەحەملەکات. ئەوەش ئینسان ئەتوانێت تەحەملکە لەسەر ئیشە و کارەکانی تر و لەسەر ئەو شتانە کە یەتە پێشەوەیەتە ڕێگەی. پەیامێکت بۆ موسڵمانان هەیە؟ وەڵا پەیام وەتانێ بۆ موسڵمانان ئەوانە کە عیبادە دەکەن و بە ڕۆژوون لە ڕەمەزانە هیوادارم دوای ڕەمەزانی هەر بەردەوام بن. ئەوەش کە بەردەوامە هیوادارم ئینشاڵڵا زیاتری بکە و چاویان لە فەقیر وەژارەوە بێت. کاک حاجیگیان ڕەمەزان چی بە تۆ بەخشیوە؟ مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە تۆ بەخشی؟ ڕەمەزان لە شتاغی و خۆشی و لە بەم بەخشیوە. لە ڕووی ڕۆحەوە هەستەکەی زۆر ئارامی لە ناختە؟ والله ئەوە ئارامم بە حیاتمە ئارام نەبوو هەموو مانگی ڕەمەزانێەوە. ئەی کاک حاجی هەستەکەی ڕەمەزان هۆکارێکە بۆی کە سەبر و ئارامە پێبەخشی لەسەر شتی تر؟ هەموو شتێک بۆ لە شتاغی بۆ زەکاتی لەش بۆ مسلمانەتی بۆ برایەتی بۆ بەرژەوەندی هەموو کەسێکە. واتە تۆ زۆر مرتاح و ڕەفاقەتێکی خۆشی لەگەڵ ڕەمەزانە هەیە؟ خاڵکە لەسەر ئیسلام دراوە نوێژ و ڕۆژوە ئەوە شتێکی عیبادەتێکە ئینکاری لێ ناکرێ و تۆ چەندە لایانی خوا بگری خوش دووەنە لایانی تۆگرێ وەخوا من لە پێش ڕەمەزان کەوچێ چێشتمۆنێ ڕاستەرە پەلەمێ برنجە خۆم لەخوا بە زیادێ الحەمدولله. پەیامێکت بۆ باشە چ پەیامێکت بۆ موسڵمانان هەیە؟ بۆچی؟ چ پەیامێکت هەیە بۆ موسڵمانان؟ وڵای بۆ مسلمانەوەی خوا ئەوەی برای مسلمانە ڕێبازی ئیسلام بگرێت چونکە دینی ئیسلام سەرکەوتووە و پێشکەوتووە هیچ شتێک لەو ڕێبازە نییە لەوە باشتر و نییەوەی کە خوا لە قورئانی پیرۆزە بۆ ئێمەی داناوە کە بینی ئیسلام و بوشری کراوە عیبادەتە نوێژە ڕۆژوە زەکاتە سەرپترەیە ڕێبازی ئیسلام بەگرێ بەر یارمەتی فەقیر و هەژار بای چی بە هەنای خەڵقی لێ قەوماوە ئەوە ئیسلامە. من لەخوا بە زیابەخوا تقریبا 80 ساڵیجە چم 30 ساڵە بەو قاچانە ڕاکەم لەو خۆیان بە زیابێسەش بە دڵ وەزان 4 ساڵم. ڕەمەزان چی بە تۆ بەخشیوە؟ ڕەمەزان خێر و خۆشی بم بەخشیوە. هەستەکەی لە ڕەمەزانە ئارامی لەسەر خۆیت؟ زۆر فێری سەبر و ئارامی کردویت؟ زۆر. لە ڕووی تەندروستی وەستەکەی تەندروستی زۆر باش. وەتی ڕەمەزان ڕۆزم زۆر باش کە پێشەوە نەخۆش مەعیدە و شمیشە سەوەتی ڕەمەزان بە ڕۆژوم باشترم. لە ڕووی ڕۆحیە وەستەکەی زۆر ئارامی؟ زۆر.
پەیامێکت بۆ مسلمانان هەیە؟ والله پەیامی خێر و خۆشی و شەرام ڕەمەزانە بە خۆشی خۆشی بەڕێوەبەر. وەڵی مانێکی پیرۆزە و یعنی هەموو ساڵێکە بە خۆشیەت و یان زۆر پێ خۆشحاڵی بۆ خۆشحاڵی لەگەڵ ڕەمەزانە زۆر خۆشحاڵە لە ڕووی تەندروستیەوە هەستەکەی تەندروستی و باشە طبعا فەرقەکە یعنی من هەموو ساڵێ کە ماندی ڕەمەزانیە زۆر مرتاحبم لە ڕووی ڕۆحیە واز بە ئارامیەکەی طبعا پەیامێکت هەیە بۆ مسلمانان؟ والله پەیامی من بۆ مسلمانان یعنی هەموو ساڵێک ئەمانە بە پیرۆز ڕاگرن و ڕێزی لێ بگرن یعنی ئەوانی کە بە ڕۆژوش نابنەر ڕێزی لێ بگرن کە هین بێ سەمانێکی پیرۆزە و زۆر خۆشەویستە لەلامە. مانگی ڕەمەزان بەڕاستی ڕۆحیەتێکی ئیمانی الحەمدوللا لە ڕووی ئیمانیەوە زۆر بە ئێمەی بەخشیوە. مانگی ڕەمەزانە بۆتە هۆکارێکی ئەوەی کە ببینە خاوەنی تەقوایەکی زۆر وەک لە مانگەکانی کە الحەمدوللا تەقوامان تیا بەدیەکرێت جەوێکی ئیمانی لە بازاڕە ئەبینی الحەمدوللا. یعنی بەڕاستی ئەوە شتێکی زۆر خۆشەوە بۆ مسلمانان یعنی بەڵێ لە ڕووی ڕۆحیەوە هەست ئەەکەی ئارام بوویتەوە؟ وڵای سپاس بۆخوا یعنی زۆر حەز بە ڕۆحیەتێکی ئارامیەکەن چکە بەڕاستی ئەگە تۆ لە بازاڕیان لە شوێنە لە مزگەوتەکانە کە خەڵکێکی زۆرە بینی ڕویان کردێتە مزگەوتەکان تۆش هەز بە ڕۆحیەتێکی ئارامیەکەی هەست بە خۆشێکی زۆرەکەی کە جەوێکی ئیمانی دروست بووە الحەمدوللا. تەندروستیەوە بەڵێ هەستەکەی تەندروستێکی باشە لە سپاس بخوا. وڵای ڕەمەزان خۆی بەڕاستی یعنی هۆکارێکە بۆی ئینسانی مسلمانان تەندروستی چاک بێ یعنی تەندروستی لە ڕووی تەندروستیەوە سەرکەوتوو بێ بەڵام الحەمدوللا لە مانگی ڕەمەزان هۆکارێکە بۆی کە ئینسان تەندروستێکی چاکی بۆ دروست ببێ و یعنی دکتۆرێکە خۆی بۆ خۆی ڕەمەزان بەڕاستی ئینسانە پارێزێ لە هەموو ئەو نەخۆشیانەیە کە بەڕاستی لەوە پێشەی بووە لە مانگی ڕەمەزان هۆکاری چارەسەرکردنیەتی. بەڵێ لە ڕووی سەبرگرتنەوە زیاتر سەبر و ئارامە پێبەخشێت بۆ ئەوەی کە زیاتر لەمە دووە لەسەر شتێکەش سەبرگیری بێت بەدەل لە ڕەمەزان. بەڵێ وڵای دیارە ئینسانی ئیماندار کاتێک کە بە ڕۆژوو بە پێویستە بڵێ تۆزێ یعنی نقصانی بێزاری ئەمانەوە ڕووی تیئەکە ئەوش بەهۆی بڵێ کەمی خواردنەوەیان ئەو شتانەوە بێزارێک ڕووی تێکە بەڵام ئەمە هۆکارێک نییە بۆ ئینسانی ئیمانەکەەوە تووڕە ببیانە بێ پێویستە لە مانگی ڕەمەزان ئینسانی ئیماندار زیاتر سەبری هەبێ فێری سەبر ببێ فێری ئارامی ببێ فێری لێبوردنی ببێ ئەمجا فێری ئەوە ببێتەوە لێبوردنی بەرامبەر بە خەڵکی بە مسلمانان هەبێ بەرامبەر بە براکەی ئەگەر ناڕەحەتی هەبوو بێ لەگەڵ یان ناخۆشی هەبی بێ لەگەڵ دراوسەکانە پێویستە لە ڕمانگی ڕەمەزانە زیاتر لێبوردنی هەبێ. پەیامێکت بۆ مسلمانان هەیە؟ وڵای پێیام ئینشەڵڵا ئەوەیە کە مسلمانان لە مانگی ڕەمەزانە چۆن خاوەن بوونەتە خاوەنی تەقوایە زیاتر پابەندن بە دینەکانەوە لە دوای ڕەمەزانی بە هەمان شێوە ئینشەڵڵا پابەند بن زیاتر ڕۆحیەتی ئیمانیان بۆ خۆیان دروستکەن زیاتر داوام لە خوشکان ئەوەیە کە بەڕاستی لە دوای ڕەمەزان حجابەکانیان دانەنێن بەردەوام لەسەر ئەو ئیمانە چونکە بەڕاستی ئێمە بۆ ئیمانەوە جوانین خی گەورە بۆ ئیمانەی دروستکردین ئەو ئیمانە ئێمە ئەبێ لەگەڵ ئەو ئیمانە بژین خی گەورە فەرمێەوە ما خەلقت الجن والإنس إلا ليعبدون ئینسان و جنمان خی گەورە فەرمێ بۆیە خەڵقکردوە بۆ تەقوا بۆ عیبادەت ئێمەش پێویستە لەسەر ئەو ڕێگا و ڕێبازە بەردەوام بین نابێت لا بدەین نابێ ساردیمان تیادا بەدی بکرێت. ئەم مانگە مانگێکی مبارەکە مانگی لێبوردنە مانگی حەچی شتێک لە ئینسانەتیا کە تەسەووری بکە بێتە دی لە مانگایەتە دی. ئاگات لە بوون و نەبوونی خەڵک بێت ئاسوودەیی پێبەخشیوە. والله ئەوە ئارامم بە حیاتمە ئارام نەبوو هەموو مانگی ڕەمەزانەوە سەمانێکی پیرۆزە و زۆر خۆشەویستە لەلامە یعنی دکتۆرێکە خۆی بۆ خۆی ڕەمەزان بەڕاستی باەخوا بەزای سام مزگەرە خۆر مزگەرە ناخۆم سەحاتم زۆر باشە ئیسراحەتێک بە مەعیدە دەکەی لە مانگەکە یانزە مانگە خۆی بە مانگێک ئیسراحەت چەنە هیلاک ئەبی بە ڕۆژۆکەوە ینی گەرما دەبێت تونی دەبێت کە ڕۆژوشکنی هیلاکی و نامێنێ دڵە خۆشە بێت. لە ڕێی تەندروستیە تۆ چەند ژەمێ خۆل لە خواردنەوە ئەگریتەوە لە چەورە زیان بەخشەکان خواردنی تەندروستە خۆی ئیسراحەتتری بە ڕۆژە ئیشی ژەکەم و بە ڕۆژیم ئەلحەمدوللا و تایتە بە خیاڵیشمان هاتووە نعمەتی خی گەورەیە. وتی ڕەمەزان ڕۆژم زۆر باش کە پێشەوە نەخۆش مەعیدە و شمیشە سەوتی ڕەمەزان بە ڕۆژم باشتر وتی بە ڕۆژم جوابنایەوە پێش ڕەمەزان بگرە زۆر ناڕەحەت و مەسام چەند ڕۆژەکە بە خێر و خۆشی ڕەمەزاناتۆ زۆر
لەش و ئیسراحەتیش پێ بەخشین. تا چەند خۆشحاڵی لەگە مانگی پیرۆزی ڕەمەزانە؟ وڵا دەخوا بەزیادە مانگێکی زۆر خۆشە و مانگێکی بە سەبرە و ئیتر هەموو شتێکمان هینە. باشە هەستەکەی لە ڕووی تەندروستی و تەندروستی و باشە؟ ئارە وەڵا دەخوا بەزای سا مزگەرە خۆر مزگەرە ناخۆم سیحاتم زۆر باشە. ئەی لە ڕووی ئارامی وەستەکەی زۆر لە ڕۆی ڕۆحیەوە ئارام دەکاتەوە؟ ئینشاڵڵا ئارە وەڵا ئارام نەکاتەوە. ئەی لە ڕووی تووڕەبوون و لە ڕووی هەستکردن بەوەی کە سەبر بگریت لەسەر ناڕەحەتیەکان هەستەکەی سەبرت پێبەخشراوە؟ ئارە وەڵا لەخوا بەزیادە زۆر مانگێکی سەبرە. پەیامەکەت بۆ مسلمانان هەیە؟ وڵا پەیام ئەوەیە هەموو مسلمانێ بەڕۆژووی بێ و سەبر بگرێ و ئارام بگرێ و عەسەبی نەبێ و ئەمانی تیا مەوجود بێ ئیشەڵڵا خوا ڕۆژەکان ئیسپانیا قبوڵەکان. لەخوا بەزیا بێ یەکەم ڕۆژەکان دووهەمیش مانگەکە ئیشەڵڵا بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک ئیسلاحەتێک و خێر و خۆشی بۆ خەڵک. هەستەکەی ڕەمەزان خۆشی و ئارامی بە تۆ بەخشیوە؟ هەستەکەم بە ڕۆژم لەخوا بەزیا بێ هەستەکەم. لە ڕووی تەندروستی و هەستەکەی تەندروستی و باشە؟ زۆریش باشە چکە پێش ڕەمەزان زیاتر هەستمەکەی خۆشم ساز زەعیفترەبی پێی لە ڕووی تەندروستیەکەشەوە زۆر ینی زۆر باشە کە بە ڕۆژوو بی ئیسلاحەتێک بە مەعیدە دەکەی لە مانگەکە یانزە مانگە خۆی با مانگێک ئیسلاحەت بێت. هەستەکەی لە ڕووی ئارامگرتنەوە ڕەمەزان فێری ئەومانەکە کە لەسەر شتی تریش ئارام بگرین سەبر بگرین؟ زۆریش بە تەحملترە بێت چونکە هیچ نەبێت بە خاتی ڕۆژەکەت ئەبێ بە تەحمل بێت کە ڕۆژەکەت بەتاڵە بێت هەچی بڵێ. پەیامەکەت بۆ مسلمانان هەیە؟ وڵا بۆ مسلمانان داوام لەخوای گەورەوەی ڕۆژەکان قبول ببێ و لە هەموو مسلمانان تەنها تەحمل و سەبر لەگەڵ ڕەمەزانەکەیە بەخێر و خۆشی بڕوە. ڕەمەزان چی بە جەنابە بەخشیوە؟ ڕەمەزان خێر و خۆشیە، ڕەمەزان مانگی پیرۆزی بەرەکەتە، یعنی ئەوەی لە ڕەمەزانە سپاس بۆخوا بازاڕەکانی تر گەشاوەتەوە، سپاس بۆخوا خێر و خۆشیە، زەکادانە، فەقیر ئەبوژێتەوە، تر هەر کەسە لە لای خۆیەوە دەست بڵاو کات و یعنی بۆ فەقیر و هەژار بەڕاستی تر خەڵکیش دڵخۆشە فەقیرەکان بێباوکەکان. چی بە تۆ بەخشیوە؟ خۆشی ینی مرتاحم زۆر مرتاحم لە دڵەوە لەبەرەوەی چەنە هیلاک ئەبی بە ڕۆژۆکەوە ینی گەرما دەبێت تونی دەبێت کە ڕۆژوشکنی هیچ هیلاکی و نامێنێ دڵە خۆشە بێت. وا هەستەکەم لە ڕووی تەندروستیەوە تەندروستی و باشە؟ تەندروستی بەدەکمە ینی زۆر تەندروستیم باشە لەبەر ئەوەی بۆ کێشدا بەزانن بۆ تەندروستی خۆت بۆ ئەیتر بۆ زۆر شت باشە. هەستەکەی لە ڕووی ئارامگرتنەوە وا لە مرۆڤەکان ڕەمەزان کە سەبری زیاتری هەبێت لەسەر ناڕەحەتیەکان لەسەر ئەو کێشانەی کە ڕوبەڕوویە بێتەوە لە ژیانیا هەستەکەی واوی بۆمالی ئەکا کە زیاتر فێری خۆڕاگری ببین؟ وڵای خۆراگریەکە چی ینی ئێستا لێمە لە وڵاتێکین خۆراگری ئەبێ خۆمان خۆڕاگربین ئەگە چاوەڕێی حکوومەت و دەسەڵاتەوەبی خۆراگری نییە ئەوش خۆی گەورە پێمانە بەخشی خۆراگریەکە هەر ئەوەیە یعنی چاوەڕێی حکوومەت کە هیچ نابێ بە هیچ. پەیامەکەت بۆ خەڵک هەیە بۆ مسلمانان هەیە؟ مسلمانان هیوادارم چاویان بەس لە مناڵی فەقیر بێ لە مناڵی هەتیوەکان بێ ئەو زۆر لە ڕەمەزانە خێرکی گەورەیە. وەڵا مانگێکی خێر و خۆشی و پڕبەرەکەت بێ و هیچی تر. چ شتێکی بە تۆ بەخشیوە هەستەکەی لە ڕووی دەرونیەوە ئارامی کردوێتەوە؟ بەڵێ ئاسوودەتری ئارەوەڵە مانگێکی دڵخۆشی ئەەکەی تەمان مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ و لەم وەزع ناخۆشیەش میلەتەکەمان ڕزگاری بێ. باشە ئەی هەست ئەەکەی لە ڕووی تەندروستیەوە تەندروستی باشە؟ تەبان لە ڕێی تەندروستێتەوە چەند ژەمێ خۆل لە خواردن و خواردنەوە ئەگریتەوە لە چەورێ زیان بەخشەکان خواردنی تەندروستە خۆی ئیسراحەتری. ئەی هەست ئەەکەی لە ڕووی ئارامگرتنەوە ڕەمەزان فێری ئەومانەکە زیاتر سەبرگرین لەسەر ناڕەحەتیەکان؟ ئەرەوەڵا قەزەی مەسەلەی دینیەکە زاڵترە بەسەرتە ئەگەر هەڵچوونێکیش عەسەبێتێکیش دەبێ بەدام بە خۆتا بگری. پەیامەکەت بۆ مسلمانان هەیە؟ وەڵا پەیامی یەکبوونیان لێ یەکەم. مای ڕەمەزانی پیرۆز خێر و خۆشی بەخشیوە بۆ میلەتە ڕووکەی نەخوا و تاعەتی لێ وەرگرین و دەستی خێر و خێرات بۆ فەقیر و هەژاران دەست درێژکەین یارمەتی بدان بپارێنەوە لەخوا ئەمبار و دۆخە بۆ ئەم میلەتە گۆڕێ بە خێر و خۆشی شەڵا هەتا کەی ئەم میلەتە لەم نەهامەتی و ناخۆشیە بێ. خێر و خۆشی یەشی زۆرە بەخشێ بە ئەم میلەتە دڵ و درەن و فراوانە بێ خۆشیش خۆش زۆرە بەخشێ بە ئینسانە. من ئێستا وەکو خۆم کەسێکە ڕوو لەخۆم بە ڕۆژم هیچ ئەرشێ هیچ قورسیە نەکردوێت سەرشان
ڕوو لەخوا و زمانی بەڕۆژووە چەند کەس پێڵێ مەسەنە بۆ بەڕۆژنەوە قورسە و ناژیرێ و نازانچ هیچ قورسی و ناخۆشی شتیان نییە هەست ئەەکەی فێری ئەومانەکان ڕەمەزان کە سەبر و ئارامگرین لەسەر ناڕەحەتیەکان زۆر بێئینسان سەبر و قەنەعاتیە بە لەبەرباری خوایە هیچ شتێ نییە تا سەر ئینسان تەژویان نەبێ تەژویات نەبێ ئەڵێ لە پێستێکە ئینسانیش تا سەر لە ناڕەحەتی و ناخۆشیان نابێت ئینسان نەگە سەبر و تەحەمولی هەبێ هەموو دەور و زروفێ هەتا سەر بۆ کەس نییە هیچ دەور و زروفێکی ناخۆشش تا سەر ئینسانتیان ناش ئەەکەی لە ڕووی تەندروستی و تەندروستی و باشە زۆر من پێش ڕەمەزان بگرە زۆر ناڕەحەت و مەسام چەند ڕۆژەکە بە خێر و خۆشی ڕەمەزاناتۆ زۆر لەش و دارم ئیسراحەتێک پێ بەخشیم ماعیدە تەندروستێکی باشمێ بەیانی هەڵساڵماتمە دەرەوە هیچ ناخۆشی و هیچ شتێکی نەخسۆ سەرشان بگرە خێر و خۆشی یاوکە پەیامەکەت بۆ موسڵمانان هەیە پەیام ئەوەیە ڕووکە نەخوا بەڕاستەقینە تەمەنا بکەن لەوخوا ئەم بارودۆخە بڕێونێتەوە تەمەناکەم لەو موسڵمانانە بەڕاستەقینە ڕووکە نەخوا بەڕاستەقینەش دەستی یارمەتیان درێژکەن بۆ ئەو فەقیر و هەژارانە کە خوا بارێکی نامواری بەسەرە هێناون بیڕێونێتەوە ئینشەڵڵا لەسەریان ئەوە تای مانگی ڕەمەزانە تەندروستیم زۆر باشە خۆم کێشم تۆزە خۆرس بوو ئێستا الحەمدوللا 4-5 کیلۆ هەست دەکەم بە 2 ڕۆژەچێ دوادە ڕۆژە 4-5 کیلۆ دابەزیوم ئیسراحەت و لە تەندروستیوانە زۆر باشە ئارامی و ڕۆحی وەستەکەی زۆر ئارام بۆ تەراویح بۆ نوێژەکان الحەمدوللا زۆر ئارامی دڵم پێ ئەکرێتەوە بەڕەمە حەزمەکەم 2 مانگ وایە نەک مانگێکیش هەست ئەەکەی کە ڕەمەزان فێری ئەومانەکات کە سەبرمان هەبێت لە باری هەموو ناڕەحەتی و ناخۆشەکانە فێری سەبرگرتن و ئارامگرتنمانەکە خۆی فێری سەبر ئەوهی هینی ئەوەیە کە تۆ جاری وا هەیە کە برسی دەبێت یان شتێک هەبێ کە تەحەمل نامێنێ بەس فێری سەبرت دەکات ئەم هەموو هینانە کە تۆ هینەکەی ئەبێت سەبر دەبێت ئینشاءڵڵا پەیامەکەت بۆ موسڵمانان هەیە وڵا پەیام خێر و خۆشیە و ئینشاءڵڵا خوای گەورە ڕحم بە موسڵمانێ بکە ئەم وەزعەمان بۆ چاکەوە ئینشاءڵڵا بۆ مانگی ڕەمەزانەی تر ڕحم بە هەموو لایەکە ئینشاءڵڵا مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە تۆ بەخشیوە مانگی پیرۆز فێری ئەوەی کردن خۆراگر بین تحملی برسێتی بکەین تحملی تونێتی بکەین نوێژ و تاعەت بکەین لەخوای گەورە پاڕێنەوەوانە میلەتەکەمان سەربەرز و سەرفراز بی ئینشاءڵڵا واتە فێری ئەوە بوویت کە سەبر و ئارامگربی لەسەر ناڕەحەتیەکان بەڵێ ئەی هەست ئەەکەی لە ڕووی تەندروستی و سوپاس بەخوا تەندروستی و باشە لە حەمدی خوا بەزیا بێ زۆر تەندروستیمان باش و لەخوای گەورە بەزە هەست بە نەبرسێتی نە تونێتیەکەین لە ڕووی ڕۆحیەوە هەست بە ئارامیەکەی حەمدی خوا بەزیا بێ زۆر لەخوای گەورە بەزیا بێ پەیامێکت بۆ موسڵمانان هەیە پەیام خۆڕاگر بن یەک دەنگ بن یەک دەست بن نەر و تاعەتکەن ڕوو لەخوای گەورە بکەن هەست ئەەکەی لە ڕەمەزانە زۆر لەسەر خۆیت ئارامی تۆڕەیت نەماوە بەتاشی تەوان تۆ کە بە ڕۆژوە بیت هەتا ئێوارە لێرە تەوان ئارامە بیت لەسەر خۆ بێ لە بەخاتری ڕۆژەکە زۆر تون و دژی بەکارنانی ڕووی تەندروستی وەستەکەی تەندروستی باشە تاچی زۆریش چۆن فەرقی زۆرە هەت چەند نەخۆشیێک دەبێت و دارە بە ڕۆژی فەرق زۆرە کات جیاوازی زۆرە پەیامێکت بۆ خەڵگەیە بۆ موسڵمانان هەیە بۆ موسڵمانان لە مانگی ڕەمەزانەیە شتەرزانکەن شرگران نەکەن داواکاریان لێ یەکەین هەر وەکو جاران چۆن بۆ نرخە فرۆشانە بە عینە نرخ بیفرۆشن وەڵای مانگی ڕەمەزانی پیرۆز مانگێکی مبارەکە مانگێکی خێر و پڕ لە خۆشیە بە تۆ بەخشیوە هەست ئەەکەی ئارامی لەسەر خۆی ئارەوەڵا ئارامی و خۆشی و هەموو شتێکی بەخشیوە هەستەکەی لە ڕووی تەندروستیەوە تەندروستیت باشە هەر زۆر باشە ئارەوەڵا ڕۆحیەوە هەستە بە ئارامی کردووە لەوەی کە ڕۆحە ئارامە دڵە خۆشە ئارەوەڵا هەز بە هەموو شتێکەکەی لەبەرەوەی بە ڕۆژوویت جا مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە هەستەکەی ڕەمەزان فێری ئەومانەکە کە سەبر و تەحاملمان هەبێت لە بەرامبەر هەموو ناڕەحەتیەکە فێری خۆڕاگریمانەکە تەبعەنەوە شتێکە ئەبێ وا بێت و وای شەهر خوا بەهرەیەکە یاەتی پێمان و هەبێ هێمن و لەسەر خۆ بین پەیامێکت بۆ موسڵمانانەیە هەڵا داوام لە هەموو موسڵمانان هەیە داوای تەبایی داوای ئەوانەی کەوا دڵیان عاجەلێک ئاش بنەوە خۆش هەموو ناخۆشیێوەلاکەن خۆشی بێن نەدی
مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە بەڕێزە بەخشیوە؟ مانگێکی پیرۆزە مانگێکی جوانە مانگێکی خۆش و بەڕۆژ ئارامی لەگەڵیا لەگەڵ ڕەمەزانە هەست بە خۆشی و دڵخۆشی ئەەکەیت زۆر هەر زۆر زۆر لە ڕووی تەندروستی واستەکەی تەندروستی و باشە لەخوا بەزیادە زۆر چاکە زۆر زۆر باش ڕەمەزان دەتوانین بڵێن تەندروستیمان باشە کات بۆمان لێ ئەکاکەیتر لە نەخۆشی زۆر جا بە دوور بین؟ ڕەمەزان شتێکی چاکە و ئەم تۆ 11 مانگ دەمەدەژوە بە ئەمانە بەخۆی گەورە بێ لە ڕووی ئارامگرتن و سەبرە واستەکەی ڕەمەزان فێرمانەکە کە سەبرگری لەسەر شتەکان سەبر شتێکی چاکە سەبر زۆر شتێکی چاک پەیامێکت هەیە بۆ مسڵمانان؟ وەڵام پەیام وایە بە ڕۆژ هەرچی مسڵمانە بە ڕۆژ مانگێکی خۆشە و مانگێکی ڕەمەزان مانگێکی پیرۆزە مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە جەنابە بەخشیوە؟ وەڵی چی بە من بەخشیوە مانگی پیرۆزی ڕەمەزان پڕ خۆشی و بەرەکەتە و ئیشەڵڵا هەر خۆشە بێ و پیرۆزبایی لە هەموو خەڵقی جیهان و کوردستانەکەم بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. هەستەکەی ڕەمەزان تەندروستێکی باشی بە تۆ بەخشی بێت لە ڕووی تەندروستیەوە؟ بێشە خۆیەوە یەکێکە لە شتە سەرەکیەکان بەڵێ زۆر هەست بە خۆشیەکەم تەندروستیش باشە شکر لەخوا بەزیار بێ. هەستەکەی لە ڕووی ئارامی و سەبرگرتنەوە ڕەمەزان فێری ئەومانەکە کە سەبر و ئارامان هەبێ؟ یەکێکە لە شتەکانەوە بەڵێ ڕاست. چ پەیامێکە بە مسڵمانان هەیە؟ هەر خۆشی بێ و هەر شادی بێ و ئیشەڵڵا هەموو ڕەمەزانێک پڕ بێ لە خۆشی و شادی. هەستەکەی لە ڕووی تەندروستی و تەندروستی زۆر باش بێت تا حدێ بەس ئەگە باشش نەبێ خەتا لە خواردنەکانمان چکە خواردنەکانمان ئەوانەی کێتە وڵاتەکەمانە خۆتان چاکەسەنە هەمووی ستۆک و بەکارهاتوو لەزەتی دیانمەوە زۆری نەخۆشیەکانمان کە ئەمڕۆ تاعنیم تەنها شتانێ ئەی لە ڕووی ڕۆحیە واستەکەی زۆر ئارامیت تقریبان تا حدێ لە چاو شارەکانی کە بەڵێ لە چاو هەموو حتا لە شارەکانی هەرمی کوردستان شار سلێمانە ئێمە لەخوا بەزیێت توانیم لە ڕەمەزان فێری ئەومانەکە کە سەبرگرین لەسەر هەموو ناڕەحەتیەکان غەسبە لەسەرمان و ئەبێ فێریش بێت ئەمە ڕەمەزان خۆش شتێکە پێوەرێکە بە ئەو کەسانە کە ئەبێ فێری هەموو شتێک ببن هەموو جۆرە حەچیە ئینسان هەستی پێەکە ئەوێ کە بکایە بشی ئەبێ ڕەمەزان فێری ئەەکە لە ڕووی خوتار خواردنەوە تەندروستیەوە لە ڕووی پیاوەتی چاکەوە لە ڕووی هەموو لایەنێکەوە. چ پەیامێکت هەیە بۆ مسڵمانان؟ پەیامم ئەوەیە کە ئەو کەسانی کە دەستڕۆشتون کە خۆیانێتێ چاویان لە دراوسێ لە فەقیر وەشارەکان بەهۆی ڕەمەزانەوە چ پەیامێکە بە مسڵمانان هەیە؟ وەڵام من دەستخۆشی لە مسلمانە ئینشەڵڵا بەڕێک و پێشی ڕۆژەکانیان خوالیان قبوڵەکە بە سەلامەتی بێەوەی ئەم مانگێکی مبارەکە مانگی لێبوردنە مانگی حەچی شتێک لە ئینسانەتیا کە تەسەووری بکە بێتە دی لە مانگایەتە دی. ئاگات لە بوون و نەبوونی خەڵک بێت ئاسوودەیی پێبەخشی والله ئەوەنا ئارامم بە حیاتمە ئارام نەبوو هەمومانگی ڕەمەزانێەوە سلمانێکی پیرۆزە و زۆر خۆشەویستە لەلامە یعنی دکتۆرێکە خۆی بۆ خۆی ڕەمەزان بەڕاستی باەخوا بەزای سام مزگەرە خۆل مزگەرە ناخۆم سەحاتم زۆر باشە ئیسلاحەتێک بە مەعیدە دەکەی لە مانگەکە 11 مانگە خۆی بە مانگێک ئیسلاحەت بێت چەنە هیلاک ئەبی بە ڕۆژۆکەوە ینی گەرما دەبێت تونی دەبێت کە ڕۆژوشکنی هیلاکی و نامێنێ دڵە خۆشە بێت. لە ڕێی تەندروستێتەوە چەند ژەمێ خۆل لە خواردنەوە ئەگریتەوە لە چەورێ زیان بەخشەکان خواردنی تەندروستە خۆی ئیسراحەتتری بەڕۆژە ئیشی ژەکەم و بەڕۆژیم ئەلحەمدوللا و تا ئیتر بە خیاڵیشمان هاتووە نعمەتی خی گەورەیە ڕۆتی ڕەمەزانیان بەزم زۆر باش کە پێشەوە نەخۆش مەعیدەشت میشە سەوتی ڕەمەزان بە ڕۆژم باشتر وتی بە ڕۆژم جواب نایەوە پێش ڕەمەزان بگرە زۆر ناڕەحەت و مەسام چەند ڕۆژەکە بە خێر و خۆشی ڕەمەزاناتۆ زۆر لەش و دارم ئیسراحەتیش پێ بەخشیم. مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە جەنابە بەخشیوە؟ وەڵاهی مانگێکی پیرۆزە بە خێراتنیەکەین برایەتی و خۆشی ئیشەڵا بۆ هەمومان هێنێ و ئیشەڵا مانگێکی بەخشندا بێ بۆ هەمومان ئاشتی و برایەتی باڵێکێشێ بەسەرم شار و کوردستانەیە. ڕەمەزان تەندروستێکی باشی بە تۆ بەخشی بەهۆی ڕەمەزانەوە بەتە خوا تەندروستیە بەخشێ بەڵام بەهۆی ڕەمەزانەوە هەست ئەەکەی تەندروستیمان باشە خوا بەزییا بێ ئێمە بە ڕۆژوین و هیوادارم ڕۆژی هەموو مسلمانان قبول بێ لەبەرەوەی ڕەمەزان خوای گەورە کە فەرزی کردووە
تەندروستێکی باش چاوەڕێمانێکە ئیشەڵا لە ڕووی ڕۆحیە واستەکەی زۆر ئارامی ڕۆحیەوە تەمەن زۆر ئارامین و پەیوەندێکی کۆمەڵایەتی لەبەرەوەی هەموو خێزان لەسەر سفرەکە دانیشە ئێواران ئەوە هەموو شتێکە بەڕاستی وێم چ پەیامێکە بۆ موسڵمانانەیە وەڵا پەیامم بۆ مسلمانان ئەوەیە ئیشەڵا ئەم مانگی ڕەمەزانە خێر و خۆشی باڵکێشێ بەسەر کوردستانە بە تایبەتی و بەسەر ئەم شارەیە و بەسەر هەموو مسلمانانی جیهاندا ئیشەڵا مایەکی خێر و خۆشی و بەرەکە دەبێت بۆ هەموو لایەک وڵی بەنسبەت ڕەمەزانەوە لەخوا بەزیاوێت ڕەمەزانێکی خۆشە و دڵمان خۆشە دەخوای گەورە لە ڕووی تەندروستیەوە هەستەکەی تەندروستی و باشە سوپاس بەخوا ئەگەر نەخۆشیێکە هەبوو بێت بەهۆی ڕەمەزانەوە ڕۆشتووە نەماوە وڵی لەخوا بەزیاوێت تەندروستیم زۆر باشە و مانگی ڕەمەزانێکم زۆر بەلاوە خۆشە ڕەمەزان تەندروستیمان پێبەخشێت بەڵێ لەخوا بەزیاوێرە وڵا هەستەکەی ڕەمەزان فێری ئەومانە کاکە سەبر و ئارام بگرین لەسەر هەموو ناڕەحەتیەکان ڕەمەزان هۆکارێکە بۆ یەکێتر سەبر گرین بەڵێ ئەرە وڵا ڕەمەزان هۆکارێکە بۆ سەبرگرتن بۆ تەحملی پرسیەتی توونێتی ئەبێ سەبرمان هەبێ باشە چ پەیامێکە بۆ مسلمانان هەیە وڵی داوا لە مسلمانانەکەم لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ڕێز و حرمەتی مانگی ڕەمەزان بگرن و ڕێزی بگرن ینی ئەکی ئەگەر نەشوانێ بە ڕۆژوێ بعد بە چاوی خەڵقاشت نەخوات و ینی ڕێزی مانگی ڕەمەزانی پیرۆز بکرێت مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە جەناب بەخشیوە وەڵی شتێکی خۆش بێبەخشیومە لە لەشمایە و دنیایکی خۆشە و ئارامە و بەس ئەم بێموس هەیە تۆ خەڵکی نیگەران کردو و ئیشەڵڵا ئەوەش کۆتایی دێ بە ئیزنی خوا بەم زوانە ئیشەڵڵا کۆتایی دێت باشە ڕەمەزان تەندروستی باشی بە تۆ بەخشیوە هەستەکەی تەندروستی باشە بەتەکید لە ڕووی ڕۆحیە واستەکەی زۆر ئارامی زۆر دڵە خۆشە زۆر ئارام زۆر دڵم خۆشە زۆر مەرتاحم هەستەکەی ڕەمەزان فێری ئەومانەکات کە سەبر و ئارامگرین لەسەر هەموو ناڕەحەتیەکان ئەوە شتێکی معلومە شتێکە لە شاراوەیە هەموو ئینسان لەمانی ڕەمەزانە حەز بە خۆیەکە کە ئارامەکە لەسەر خۆیەکە هیچ مەشاکلێکی بڕا ناکەم هەبێ چ پەیامێکە بە موسڵمانانەیە وەڵایی پەیامەوە خۆی گەورەی دادی هەموو لە باو هەموو لە سەرکەوتووکە ئیشەڵا ئەم دنیامان بۆ خۆشکەی مانگی پیرۆزی ڕەمەزان چی بە جەنابە بەخشیوە ئارامی بە من بەخشیوە دڵم پاک بۆتەوە لە هەموو شتێک ڕوون کردە خوا و پشتم دەستۆ بەخوای گەورەی خۆم کە ئومێدەوارم هیدایەتم با بۆ گرتنی هەر سی ڕۆژەکەی ئەم مانگە پیرۆزە ئەم مانگە مانگێکی مبارەکە مانگی لێبوردنە مانگی حەچی شتێک لە ئینسانەتیا کە تەسەووری بکە بێتە دی لە مانگایەتە دی ئەویش ئەگە دڵێکی بە پاک ڕووکاتە خوای خۆی دەست هەڵبڕێ بۆ خوای خۆی داوای لێبوردنی لێ بکە کوڕنووشی بۆ وەرێ تێگەی خوا سەرکەوتووەکان ئینشاءالله هەستەکەی لە ڕووی تەندروستیەوە تەندروستی و سوپاس بەخوا باشە پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرموویە سووم و سەح و ئەمە معنایەکی زۆر گەورەی هەیە کە تۆ بیری لێ بکەیتەوە قوربان ڕۆژوو تەندروستیە تەندروستی بۆچی بۆ ئەو لەشەی کە خوا پێی عەتای کردووی لە هەموو ئاعزاکانە مەچینەیەک 12 ساڵ ئیشەکە 12 ساڵ تۆ خواردنی تێڕێژیت بەم مانگە خوای گەورە کە پێی بەخشیوی ئەم مەچینەی تۆ پاکەوێتەوەوانێ تێگەی قوربانجیان هەستەکەی لە ڕووی ڕۆحیەوە زۆر ئارامی زۆر دڵە خۆشە ئەوەڵجار من پێتۆم وت خوا ئارامێکی بە من بەخشیوە ئینشاءالله ئەڕۆم و یەم و ئەوە پێداویستی ماڵجی بەجێ ئەەکەم و پێگەیش ئەوە شکرانی خوایەوێت لە ڕووی سەبر و ئارامگرتنەوە هەستەکەی ڕەمەزان فێری ئەومانەکە لەسەر هەموو ناڕەحەتەکان سەبرگرین بەڵێ ئەی چۆن تاوان ئەی من عرضم کردی ئەی چۆن ئارە وەڵڵا هەموو ئارامێکە پێبەخشێت پەیامێکت بۆ موسڵمانان هەیە وەڵای من پەیام بۆ موسڵمانانە هەیە ئەوەی کەوا هەتا ئێستا بیریان لەمەی کە من وتم نەکردوتەوە بیری لێ بکەن و فریا بکەون ئەم چەند ڕۆژەی ماوەخوا هیدایەتیان باو بێنە سەر ڕێگەی ڕاست و تێگەی بە ڕۆژوو ببن بگەڕێنەوە لای پەروەردگاری خۆیان کە ئەو دروستی کردوون ئەبێ بیر لە خۆیان کەن و خۆیان چی بوون خۆیان هیچ نەبوون ئێمە هیچ نەبووین بەڵێن خوای گەورە لێمان قبوڵ کە ڕۆژوەکانی ئەم مانگە پیرۆزە و ئینشاءالله ساڵێک کە بگرێتەوە بەسەرمانە هەر بەخۆشی ئینشاءالله چێکردنەوەیەکە پاکردنەوەیکی بەدەنە نوێبوونەوەیەکە لە ڕووی بەدەنیەوان ینی مەسەلەن ڕۆژوگرتن ئەبێتەوە هۆی ساغستامەتی ژیان جارێتتر پاکردنەوەی گیان لە ڕووی ڕۆحیشەوە ئارامی دڵە خۆشە ئارامین الحەمدوللا زۆر باشە لەخوا بەزیادێ چ پەیامێکە بۆ موسڵمانانەیە پیرۆزبایی مانگی ڕەمەزان و بە هیوای بگەینە جەژنێکی خۆشی بۆ هەمولایەک و جەژنێکی ئارام بە هەمولایەک پەیامی هاوڵاتیانمان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست گواستەوە پەیامەکانیان جێگەی دڵخۆشین بۆ ئێمە
چونکۆم بە پێی وتەکانی خۆیان مانگی پیرۆزی ڕەمەزان سەبر و ئارامی پێبەخشیون، مانگی پیرۆزی ڕەمەزان تەندروستی پێبەخشیون، مانگی پیرۆزی ڕەمەزان دڵ و دەرونی ئارام کردوونەتەوە و خۆشحاڵی کردوون. ئێمە هیوادارین خوای گەورە زیاتر خۆشی و ئارامی بە دڵ و دەرونی مسلمانان ببەخشێ، بە دڵ دەرونی ئەو کەسانە بەخشێ کە بە ڕۆژون لەبەر خاتری خوای گەورە. هیوادارین خوای گەورە نوێژ و تاعەت و ئەو ناڕەحەتیانەی کە مسلمانان ئەیچێژن ڕۆژانە خوای گەورە لیان قبوڵ کات و ئینشاءالله بە بەهەشتەکە خۆی پاداشتان بداتەوە. هیوادارین هەروەکو پەیامی هەندێک لە هاوڵاتیان وتیان هیوادارین ئەم شەڕ و ئەم کێشە و ئەم قەیرانی دارایەش کۆتایی بێت بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن خۆشحاڵتر بن لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان و لەگەڵ ڕۆژەکانی دیکەی دوای ڕەمەزاندا. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان. تا پەیامێکی تر هەموو لە یەکتان بە خوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لە یەکمان بێت.